السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه والتابعين لهم بإحسان إلى يوم البعث والنشور. وبعد، تەنها ڕاستکردنەوەی هەڵا بۆ فێرخواز کافی نییە، بەس نییە، بەڵکو پێویستمان بە شتێکی ترە. نووسینەوەی هەڵەکانی بۆ بنووسینەوە زۆر پێویستە، زۆر بەسوودە. باشە، مامۆستای وا هەیە تااقەتی ئەوەی نییە هەڵەکانی بۆ بنووسێتەوە، سوودی تەواوی پێناگەێنی. بۆ نمونە ئەو فێرخوازە لە سوورەتێکدا 10 هەڵە زیاتر کەمتر دەکات. ئەگەر بۆی نەنووسینەوە پاشان هەڵەکانی خۆی ناناسێتەوە، چۆن ڕاستی کاتەوە. بۆیە پێویستمان بەوەیە کە هەڵەکانی بۆ بنووسینەوە. ئەو فێرخوازە پێویستی بەوەیە کە هەڵەکانی بۆ بنووسینەوە، سجلێکی بۆ دروستکەین و هەڵەکانی بۆ بنووسینەوە. بۆ نمونە ئەم سجلە سجل و تەصحیح التیلاوە، تۆماری ڕاستکردنەوەی خوێندنەوە. چەند خاڵێ باس دەکەین چۆن لەسەر ئەم سجلە هەڵەکانی بۆ بنووسینەوە. خاڵی شەشەم: اكتب له تلك الأخطاء في السجل مع كتابة القراءة الصحيحة ورقم الآية. وەک لەسەر شاشەکە دەردەکەوێت، هەڵەکانی بۆ بنووسەوە، لەفزە ڕاستەکەی بۆ بنووسەوە، خوێندنەوە ڕاستەکەی بۆ بنووسەوە، ژمارەی ئاەتەکانی بۆ بنووسەوە. حوتم: ضع دائرة صغيرة حول الحرف أو الحركة التي أخطأ فيها أو لم ينطقها. أو بيتي يا أو جوڵەیە هەڵی تێدا کردووە بخەرە ناو بازنەیەکەوە، بازنەیەکی سوور ئەگەر بە قەڵەمجافی سوور باشترە. اطلب منه أن يكرر القراءة الصحيحة ويمرن لسانه على النطق الصحيح بعد الدرس. داوای لێ بکە کە لەفزە صحیحەکە دووبارە بکاتەوە لە پاش دەرس، لە ماڵەوە چەند جار دووبارەی کاتەوە بۆ ئەوەی زمانی ڕابێت. ئەگەر تەماشای شاشەکە بکەین، نموذج لكتابة المعلم على السجل، فێرمان دەکات چۆن مامەڵە لەگەڵ ئەم سجلەیە بکەین، چۆن هەڵەکانی بۆ بنووسینەوە. تصحيح التلاوة، ڕاستکردنەوەی خوێندنەوە، نووسراوە سورة بين دو قوس الطارق. هەر سوورەتێ بێ کە دەی خوێنێتەوە. لێرە سورة الطارق فێرخوازێک خوێندوێتەوە، چەند هەڵەیەکی کردووە، هەڵەکانمان نووسیوە. رقم الآية، ژماری ئاەتەکە. القراءة الصحيحة، لەفزە صحیحەکە، خوێندنەوە ڕاستەکە. خطأ الطالب، هەڵەی فێرخواز. هل صححه، زۆر گرینگە، ئایا ڕاستی کردەوە؟ بەڵێ یان نەخێر. ئاەتی 4 ئین کولو، فێرخواز هەڵی کردووە ئین کولی، ئەو کەسرەیە دەخەینە ناو بازنەیەکی سوورەوە. ئایا ڕاستی کردەوە یان نا؟ بۆی دەنووسین. هەر لە ئاەتی 4 لەما عەلەیها، چۆن خوێندوێتەوە؟ لەما عەلەیهی، هەڵەیە لەما عەلەیها، ئەو ئەلیفە دەخەینە ناو بازنەیەکی سوورەوە. ئاەتی 7 بۆ نمونە وەتەڕائب، ئەو خوێندێتەوە وەتەڕائب، یعنی لامەکەی نەخوێندێتەوە. عەفوەن، ئەو لامە ئیدغام دەکرێت، شەدەکەی سەر تاءەکەی نەخوێندێتەوە. وەتەڕائب. ئاەتی 11 الرەجعی، هەڵەی کردووە، الرجوعی، هەڵەیە، ئەو دوو ضەممەیە خستومانەتە ناو بازنەیەکی سوورەوە، و الواو لە پاش پیتی الجیم لە ناو بازنەیەکی سوورە، ئەوانە هەڵەیە. ئاەتی 12 والأرضی، خوێندوێتەوە والأرض، هەڵەیە، ضەممە نییە، کەسرەیە، ضەممەکە لە ناو بازنەیەکی سوورە. ئاەتی 16 وەئەکیدو، خوێندێتەوە بە هەڵا، وەئەکیدونە، واو نونەکە هەڵەیە، بۆیە لە ناو بازنەیەکی سوورە. بەم شێوەیە هەڵەکانی بۆ دەنووسینەوە. پاشان بۆ ڕۆژی دوای ئەوە ئەگەر هەڵەکانی ڕاست کردبووە، بۆی ڕاست دەکەینەوە، دەنووسین نەعەم، بەڵێ ڕاستی کردوتەوە، یا نیشانەی ڕاستی بۆ دادەنین. خلونا معاه
السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليك السلام ورحمة الله وبركاته. كتابي شون نوێژ دەکەیت وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن نوێژ دەکەیت وەک پێغەمبەر صلی الله علیه و سلم بخەنە بەردەست خۆتان و لاپەڕەی 27 بکەنەوە لاپەڕەی 27 سەرەتا شتێک لەم کتێبە دەخوێنین پاشان دەست پێ دەکەین قورئان دەخوێنینەوە ئینشاء الله دەفەرمێت نیەت و تەکبیر ئێمە تەنها باسی نیەتەکە دەکەین تەنها باسی نیەتەکە دەکەین چۆن نیەت دێنی کە بتەوێت نوێژ بکەیت جا نوێژی فەرز بێ یا سوننەت بێت چۆن نیەت دێنی دەفەرمێت نیەتی نوێژ بهێنە نیەتی نوێژ بهێنە بەڵام بە یعنی بەوتن نا نیەت تەنها لە دڵە دەفەرمێت لە دڵی خۆتدا نیەتی ئەو نوێژە بهێنە کە دەتەوێت بیکەیت لە دڵی خۆتدا نیەتی ئەو نوێژە بهێنە کە دەتەوێت بیکەیت بە زمان نیەت مەهێنە چونکە جێگای نیەت دڵە نەک زمان چونکە جێگای نیەت دڵە نەک زمان بەڵێ چۆن بە دڵ نیەت بهێنی تۆ کە دەستنوێژ یعنی دەگریت و خۆت ئامادە دەکەیت و دەیت ڕادەوەستیت ئەوە هەمووی نیەتت هەیە نیەتت هەیە بۆ ئەوەی نوێژ بکەیت چ نوێژێ بکەیت دەزانی کە نوێژی چییە نوێژی نیۆڕێ یا نوێژی عەسرە یا نوێژی مەغریبە بۆیە تەنها بەدڵ نیەت وتنەوە بە زمان هەڵەیە یعنی بە زمان بڵێ نیەتم هەیە کە 4 ڕوکات نوێژی نیۆڕۆ دەکەم ئەوە نە پێویست بەوە ناکات ئەوە هەڵەیە تەنها بەدڵ نیەت دەهێنین بەڵگا دەفەرمێت لەبەر فرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر فرمایشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم إنما الأعمال بالنيات ئەو فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەموو کردەوەکان بە نیەتەوە ئەنجام دەدرێن هەموو کردەوەکان بە نیەتەوە ئەنجام دەدرێن و نیەت دەفەرمێ و نابێت نیەت بە زمان بهێنیت تەنها بەدڵ بیرت لای ئەوە بێت کە نوێژ دەکەیت کام نوێژ ئەو نوێژەی کە کاتی هاتووە نوێژی نیۆڕۆ بێ نوێژی مەغریب بێ نوێژی بانی بێ نوێژی عیشا بێ هەر نوێژێ بێ یا نوێژی سنەت بێت کەواتە ئەوە فێربووین کە نیەت هێنان تەنها بە چییە تەنها بەدڵ ئەی بە زمان هەڵەیە بە زمان هەڵەیە تەنها بەدڵ نیەت دەهێنی لە دڵەوە کە چییە کە نوێژی نیۆڕۆ دەکەیت 4 کات نوێژی نیۆڕۆ دەکەیت یا نوێژی جمعە یا نوێژی سنەت بەم شێوێ دێنە سەر قورئانەکە کاک ژیار بۆمان دەخوێنێت سوورەتی فوسیلەت کاک ژیار سوورەتی فوسیلەت لە ئاەتی چەندەوە لە ئاەتی 40 تا 46 لە ئاەتی 40 تا 46 ئەی سجلەکەم بدەرێ وی ئەگەر هەڵەت هەبێ بۆ بنووسین پێشتر هەڵەی کۆنت هەیە پێشتر ڕاست نەکرد بێتەوە نییە زۆر باشە ئەگەر هەڵەی کۆنت هەبێت دەبێ سەرەتا ئەوە ڕاستکەینەوە اینجا بینە سەر سوورەتی تازەیە ئاەتی تازە باشە ئەوە بۆمان ڕاستکەوە ئێستا باشە ئاەتی 29 هەڵەیەکت هەیە لە ئاەتی 29 فصلت سورة أعوذ بالله وقال الذين كفروا ربنا أرنا الذين أضلنا من الجن والإنس أضلانا من الجن والإنس نجعلهما تحت أقدامنا ليكون باش تايرة والله هو يعني صحت بولي نادم راست نكردتو باش آياتي 34 آياتي 34 هەڵەیەکت هەیە لە ئاەتی 34 ولا تستوي الحسنة ولا سيئة أي شدي سرسينك بو ناخنيتو ولا تستوي الحسنة
ولا السيئة ادفع أو لاما لامي تيا لامي شمسية لاما كان أخوان ريتوا بلان بيتكي دواي لاما كتيا شدي لسرا ولا السيئة نابي بلين ولا سيئة نا ولا السيئة ها شدي لسرا أو تجبر أسنا كمو ولا السيئة ادفع بالتي هي أحسن باش ادفع طاوة أو هلايكو تاي راست كردو طاوة عيبينية دست بيبكام أعوذ بالله من الشيطان الرجيم آياتي تل إن الذين كفروا بالذكر لما جاءهم وإنه لكتاب عزيز فلا مكا لسرخو بلا ملاكم بيلارو إن الذين كفروا بالذكر لما جاءهم وإنه لكتاب عزيز لا يأتيه الباطل من بين يديه ولا من خلفه تنزيل من ولا حكيم من خلفه أجر وسطايت بلا ما قروشتي من خلفه كسريها أكب خينو ولا من خلفه تنزيل من حكيم حميد ما يقال لك إلا ما قد قيل للرسل من قبلك إن ربك لذو مغفرة وذو عقاب أليم ولو جعلناه قرآنا أعجميا لقالوا لولا فصلت آياته أعجمي وعربي قل هو للذين آمنوا هدى وشفاء والذين لا يؤمنون في آذانهم وقر وهو عليهم عمى أولئك ينادون من مكان بعيد ولقد آتينا موسى الكتاب فاختلف فيه ولولا كلمة سبقت من ربك لقضي بينهم وإنهم لفي شك منه مريب من عمل صالحا فلنفسه ومن أساء فعليها وما ربك بظلام للعبيد بس أود بو أنسم وما ربك بظلام نك بظالم بظلام لامكش الديل سرا باش لامكش ألف هي آياتي تشنا آياتي تشلوشش بظالم باش أمو شدك بظلام نك بظالم زور باشا كاك جيار زور باشا بلان بيشتر أمادت كردبو بيت لي قرتبو سنجار صار 25 جار زۆر باشە 25 جار کە ئاو هەبەرداوام بیت لە سەری زۆر گوێ لێ بگریت خوێندنەوەکەت ڕۆژ بە ڕۆژ جوانتر دەبێت و ڕاستتر دەبێتەوە ئینشاء الله خۆی پەروەردگار موفقت بکات زۆر باش خاڵی نۆیەم بعد حضوره الدرس الجديد اسأله عن تلك الأخطاء أولا فإن نطقها سليمة صحيحة سليمة اكتب له في السجل أن قد صححها بو درسي داهاتو بو درسي تازة كديت دادنيشيتو دەیەوێت قورآن بۆ بخوێنێتەوە سەرەتا پرسیاری هەڵەکانی لێ بکە ئەگەر هەڵەکانی ڕاست کردەوە بە لەفزێکی ڕاست و دروست خوێندیەوە ئەوە بۆی بنووسە کە ڕاستی کردوێتەوە نیشانی ڕاستی بۆ دابنێ ولا تنتقل به إلى السورة أو الآيات التي بعدها حتى يصحح تلك الأخطاء زور گرنگە مێڵە بچێتە سەر سوورەتێکی تر یا
کۆمەڵە ئاەتێکی تر تا ئەو هەڵانە ڕاست نەکاتەوە. هەڵەکانی ڕاست کردەوە با بڕوات، هەڵەکانی ڕاست نەکردەوە با لە شوێنی خۆی بمێنێتەوە هەتا ئەو هەڵانە ڕاست دەکاتەوە. خاڵی کۆتایی بەڕێزان، قم باختباره بعد إنهاء كل جزء من القرآن واسأله عن الأخطاء كلها لتتأكد من تصحيحها. لپاش ئەوەی کە جزئێک تەواو دەکات تاقیکردنەوەی پێ بکە، پرسیاری هەموو ئەو هەڵانەی لێ بکە، لاپەڕی یەکەم، لاپەڕی دووەم، سوورەتی یەکەم، سوورەتی دووەم، پرسیاری هەڵەکانی لێ بکە. دیسانەوە پێشتر ڕاستی کردوتەوە، بەڵام دیسانەوە مەوعیدێکی بۆ دادەنین پرسیاری ئەو هەڵانی لێ دەکەین. ئەگەر هەڵەکانی ڕاست کردبەوە بەڕاستی خوێندیەوە بۆ ئەوەی دڵنیابینەوە کە ئەو هەڵانەی ڕاست کردوتەوە، ئەوە جزئێکی تری پێدەخوێنینەوە، سوورەتێکی تری پێدەخوێنینەوە. وهكذا تستمر معه حتى تتحسن قراءته. ئاوها بەردەوام دەبیت لەگەڵیا جزء بە جزء، سوورەت بە سوورەت، تا خوێندنەوەیەکی باش دەبێت، خوێندنەوەیەکی ڕاست و دروست دەبێت. خوای پەروەردگار هەموو لایەک موفق بکات. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه والسلام عليكم ورحمة الله وبركاته.